ژنانی زۆر لێکرا و ئازادی خواز، ئێوە کە بەڕەگ و پێستەوە ئازار چزووی تەحقیر و ژێردەستەییتان چشتووە و لە زمانی کۆمەڵەوە پەیامی خەبات بۆ نەهێشتنی ستەم و نابەرابەریتان بیستووە، لە ڕۆژی کۆمەڵەدا جارێکی تر ئێرادەی خەبات و تێکۆشانتان پتەوکەن. خەباتیەوە لە دژی یاساکانی حکوومەتی ئیسلامی و هەموو فەرهەنگی پیاو مەزنانە لە هەر جێگایەک بێ خەباتی کۆمەڵەیە. هەر هەنگاوێکیەوە بەرەو ئازادی و بەرابەری هەنگاوەی کە بۆ بەهێزکردنی سەرجەمی خەباتی شۆڕژگەرانەی هێکاران و بێبەشان. سڵاو دەنێرین بۆ وشیاری و فیداکاری و ئێرادەی شۆڕژگەرانەتان. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران.